دوو یەک دوو سێ من تاوام دەستم پێ کردووە تۆژێ دۆ بوو دەست پێ بکە سڵاو هاوڕانی خۆشەویست من عەبدوڵڵا لە کەناڵی عەبدوڵڵا کوردیش گەڕامەوە لاتان لە ڤیدیۆیەکی تر و پارتێکی تری فارکرای 5 لەگەڵ کاکە چەکۆی خۆشەویست سڵاو ڕێزمان هێبوو بەخێربێی هیوایە باشی هەمووتانە و هەر سەلامەت بن ئەگەر تا ئێستاش هەر بەشداری تیری پشکەکەتان نەکردەوە بنەوەی خەڵات ئەوە تەنها لایک و سەبسکرایب بکەن و لایک و سەبسکرایب و کۆمنت مەرجەکانمان زۆر نین شانسی خۆت تاقی بکەرەوە و هیوادار لەشمان ببورن ڤیدۆکانمان کەمە و سەوتی ژەر بەکار نانی زۆر بەکەی بەکارێنین بەس زۆرمان کێشە هەیە و ئیشمان هەیە و ئاوە مامەگیان خێری قوربان زۆر بەستە هاوڕێ عەزیز و خۆشەویست زۆر خۆشحاڵم کە جارێکی تر لەگەڵ مام عەبدوڵڵای خۆشەویست لە یاری فارکرای 5 بێوە شاد بینەوە هیوادارم مام عەبدوڵڵاوتی بچن لایکی ڤیدۆکانمان بکەن سەبسکرایب کەناڵەکانمان بکەن کۆمنتێکیش بەجێ بێڵن چونکی کۆمنتکردن و سەبسکرایبکردنەکە زۆر گرینگە بۆ بەشداریکردنت لە تیر و پشکەکە ئینشاءڵڵا ئەم بە زووتنی کات ئەگەینە یەکی و ئەو تیری پشکە ئەنجام دەدەین جایتر ئینشاءڵڵا گەخوا بەنسیبی هەر نەفەرێکی کردبێت تیری پشکەکە کەڵاتەکان ئەدرێنەوە ئیتر سڵاو لە مام عەبدوڵڵاش بەخێرەوە سەلامت مامەگیان سڵاو قوربان زۆر سپاس ئێستا ئەچین هاوڕێنسی مەرحەلەکانەکەین بۆ کەسانی دێنە بەشی یان لێنە ناو یاری فارکرای چیا ئەو ئاڵایان بکەن ئەو ئاڵای ئەمریکایە ئەوان بکەن مەرحەلەیەکی زۆر باشە پارێکی زۆر باشی تایە بەڵام دوو نەفەری هەوڵدن بە ئۆنلاین یانی زۆر باشترە بزین ئەرە وڵ ئای بیانڕۆسی بوو چی بوو برا وڵی ئەوی من یا من چاوم ئەوە ئەبینێ وڵا دەبینێن ئەکسپۆزەکە زەماعەتی بینەر خۆتان بینیتە لیسێکی زۆر سەرڕوویدا براها لە پێشمانەوە سیارێکە ڕاست بوو مەزانی ڕیکۆردی کردەوە ساوانانە بێقەی ناگەن نانە ڕیکۆرد نیە ڕاوەنەستاش بوو زانم نانەناوە ڕاوەنەست نانە ئینشەڵا گێشەمان مانا یەک دەقا لێرە ڕایگیرە باشە ئەلێ ڕیکۆردیش ڕاوە دەستم لێک بزان باکم دڵسی کورد وڵای واز ئەو لێرە بەشیە یەک دەقە سادێمەوە باشە ماڵ God damn it, as your future senator, I command you to come over here. Dumber than a box of shit, ain't you? I said get over here. Oh. Mama, چی بکەین سابڕۆین؟ So, you're the one that's been putting those bad hombres down. I thought you'd be... You a registered... Well, ain't you got a bug up your ass? Go help my... Hey, Migos, it's me, Herc. ما عادوا هاتوونێتە ئێرەوە بەڵێ بچین ئەو شوێنە زۆر دوورە 5000 مەترە برانە ساقیەکەی ناڕە ئاواڕۆم بەخوا دەری نانێ مامە زۆر کاتە بە دەڵا ڕازە مەعادیوە ناخۆش Yeah. بار سرا ڕکۆکەنی وەکرد دەو دەمێدا هاتە ژوورە و زەوینی گێمە دەرێ وەڵا سەوتەکەتم گرت لەو کاتە ئێسش گرتومە هەر کەوتی دەست پێکەمەوە
صوتي توم قلت ولا الريكورد يا وفق يا زلمة عيسى الرمامية ئەو بۆ هاتوونە تێرەوە والله تمان نزيكتر بيدو دەمات لەگەڵمادا بن دەچینەوە شوێنە و مەرحەلەکان ئەنجام دەدەین داینە پارێکی باشمان نەداچێ هەلا هەلا عمر سكة وابرن خيرا بۆ بە ئەوەی ناسی قدر بيان بس أما سريع تلف باشە بۆ بە ئەوەکەی ناسی بەزی پێسەکە آخر لو نزيكتري دي كان جزال متر وكدي بهذا باشە باشە طيب نا هذا عمر على نتا اوكي هذا شو عندك على الريتش حقيقة ها اولى ابو اولى الشر تجمناتي بس انا جاهد من قيمامه اعرف ذكر شي شنو سعرك نابت بلم مين لا والله اي بران الروت هذا هكذا نما انا كيشين يا ري ياك شيل زبوني او زار شيل زي سر او دينا يبارن انا عدوان لا يا عم والله ابرو بحري والله نقابة بارن ماري ان شاء الله تسبيه قال والله دا من لا امره وسر دامنا وكوا وتفايس ما حساب جايز بيتي كا أنا بخو هي ترش ما دانا دنا أو روج دامنا أو هنا هي ترش ما دانا Charlie's gonna bounce back. هذا الشيء الله ترجع كذا هذا Look there! ايش عايز الله يجي معنا أول شيء برا خاري وشين سر بخو عيب نبي شوي سعر بي الله ما تشيا I wish Oh, I I'm could gonna be- have I'm gonna been be there when you very killed remember. John C. الله يجاري قدري جادم هنا هو كدم نما زين تشوف كم إيه ورا سؤال بعيب نبي ودلا بيبقى شلوني لا من ايش بوجي اقول من دارينا اخذ الثانية لكن من تايبتي نعم من تايبتي ما لو يعني فارم ده من يعني من بنص نحن ما ما شنك هنا ادور من خديار برا بوكا شوي نكد ده شوي بلان رو عايز من ديارية كم وتا دياني قلت بس ايه تعالي برا يا دوري يعني شي هذا كله هذا وش تزرد ديالنا بينا او ديالي بيت خو خوي بيه بالله برافو اوي تشونا يبدوري سيد يعني كل جي تي في شهر لازم أن يصير بالي تو كسي هرش لكان بوري ديالي على الرأس الله ما في شيء شو اللي واقش هذه تادي هلا لا ما عندي
ئەوە چی ئامان. کوێ وەچیوە؟ شتێکەمە ئەڵەی ئاشکراکە ها دژمنیشی تیانە بوو وا ئەوەت ئەوەت وا ئەوانە هەموو هینەکان برادەرەکان Somebody! Get help! فەرقی لێبێنە بە چمە مەرحەلەیەکی دەر دابڕۆ بڕۆ مامە بچوونە هەلێکتر ئەڕۆ مەرحەلە هەرهیز نەبوو زۆر ئاسان بوو وەڵازە من چزانم وایە نەکێشەنێ ئەمنەوە پێ باشترە جەماعەت سەیری ئەو ئەیکێ مەیکرد برانە ڕوو زەفەن ئەوە چی بوو بڕێ ئەوە شوێنەکەم گواستە زۆر ساک هاوڕێن شتێکم لە یاد نەچێ باش بۆ بیرم هاتەوە بۆ ئەو بینێرانی کە تازە هاتوونەتەنەوە کەناڵەکەمان وتویان باشە چۆن ینی تیرپشکەکە ئەەکەی بە شێوەیەکی لایڤ ئەبێت لە کەناڵەکەی خۆمان بە شێوەیەکی لایڤدا یانین ئێستا بوونە چواردا خەڵاتمان هەیە جارێ بۆ ئەو کەناڵی کە ینی جارێ بۆ یەکەی سەبسکرایب ئەمە نەخڵاتەمان داناوە شەڵا کە بەرە و سەبسکرایبتر ڕۆشتین زیاتر یەکەین ئێمە جارێت دوو کارتی $5 فاسپێمان داناوە و لەگەڵ دوو یاری بە کۆت کە ئێستا بە کۆتش نەمایە مەزبورین شتێکی تر دانین ئیسە بیکەینە ڕێکلام یان سوزانم بێ شتێک تر دانی چونکە ئێستا کۆت نەمایە مامە عەبدوڵڵا ژاگەدار بێ یاری بە کۆت نەمایە چی دیکە ناتوانانی یاری بە کۆت بکڕی دەنگۆیەکێک کە دەڵێن دارێ کۆمپانیای مایکرۆسۆفت ئەتا ماوەیەکی تووکێ قەدەغە کردووە یاری بە یاریانی بە کۆت ئێوە ئەیکرن جەماعەتی ئەکسپۆکس جەماعەتی کۆمپیوتەر و ئەوانە هەموو لە تورکیەوە دێناوە هەرزانە نەگیناری بە کۆچی شەر بەقدر سیدیەکەیە بەس قیسە کارزانترا لە ئەوروپای داینشڵا شتێکتر داعنەی و هەمووش بە شێوەی ڕاستەخۆ و ئەو کەسانێکەوە دەرج ئەچن هەر لە یوتیوبەکەی نەمایان بۆ ئەنێن گای جیمێڵەکەیانەوە ئاگداریان ئەەکەینەوە و ئیتر ئەو کاتی زیاترتیان ئەگەینکەوە چۆن بۆیان لێن کاتی پاس بکەی کە زۆر هەسانە بەڵام شتەکانی ترمان هێستا دانە ناوە دوو خەڵاتەکە کێشە نابێ فاقی بیان کۆڕگەن ئاسیاوانیان بەدڵی خۆیان هەر بڵا بەدڵی خۆیان جا ئازەکەن کاتی کۆڕک بێ کاتێکی ئاسیا بێیان کاتێکی فەسپی بێ هەرو کە ڕوونان کردەوە جارێ زۆرکەمە ینی شتێکی زۆر ئەوە نییە زەخم نییە بەس دارێ بۆ یەکەی سبسکرایب جار هەر ئەوەندەمە نەتوانێت ئینشەڵا کە گەشتین بەرە و سەد پێوانە شتەکان بەرزتر ئەەکەینەوە شەرابەرە و پۆنسوڵ و ئەو جورە شانەش دەبێت بەس جارێ هەر بیستم باڕوونکردنەوەیەکشم گوتم باڕوونکردنەوەیەکش بدەم بۆ ئەو جەماعەتانی کەەوە تازاتن و برادرانەی کە تازات ناو کەناڵەکەمان و ئەم براد خۆشمام عەبدوڵڵاش ئەویش هەر وەکو ئێمە ئەوی چی پژەکە هیوادارم سبسکرایبی کەناڵەکەی بکەن چەت خۆشتانی و تاقی بکەنەوە لایکی ویدیۆکەی بکەن بەردەوام شی بۆ باش مامە لەکوێوە چی دەدا مەرحەلانە نازانم دەبەشی سەرۆنی ئەم ئاوانە دەبەشی سەرۆنی چۆن هەڵێڵەی ئەشکۆ بۆ دەریاگەی نادۆت ئاڵای سیکۆ ئاڵای بەشۆ ئاڵایگەکانە هەر ڕێک لەم شوێنایە ئەی بۆ لای من لێنیە وەڵا لای من لێنیە بەس سلاحێکی دەمانتی هەیە و لەگەڵ ئەوەی کەلی لەم شوێنە لیز نەبێ مامە چۆن نانەکەڵی بینیەوە ئەوە ویدیۆوازان هەر چۆنە لە مەرحەلەوە وایە سیکە هاتوونێتە شوور هاتە سەر دەخەزانم لە کوان ئاوازان Elk to Hulk. وڵای لە خوارە نامە
ما والله بي 64 متر معه يعني أبي الأخبار أبوي بشيني تزد نادم درجة قليل شوية. يعني شفت مش فاكر ما خلاص. متى ولا. ايه ايرك خو بيد هاتي والله هنا من فيديو وشت ليرة والله لناو مخزن وشت شوني. Hey, راضي got a sec? Whitetail Militia's been لا ready for this مدياني fight والله for عندي years. Okay, sorry. Head out to the هذا Jefferson أوكي. Lookout Tower and grab the map of Hidden كان كي Castle. ديالك معلش الله في من استايرن بونا بوت You remember the Grandview Hotel? It's okay, listen. Need to get our boy back before Jacob turns him. Don't worry about him. Might have come across a little harsher. Fine. My buddy here told me the culprit بابرين كده. شو ده لك شو ولا بيها هذه فيها اوكي لا شو انا كان هذه صدوا عفتاوش ما تردولا هليكوبتر زانا ليلة تو هليكوبتر تبوكا زي ما دنا أما والله من هي تبين زعرف من هليكوبتر جبانو قاسم داني قم قريب وزان بكاليات. سلاحي شبه يعني اشتي في شيء طبعا ذا ولا معه. هو سيو هليكوبتر كان ضلينا معاه سكرتي. في شيء تغني شاكتر. ايه فيما بيرا ايرا هاتوما من يا من كشات فيه انا بمزاري والله عمليته هاتين بريمان. You hearing me? راز الله لابويا دايما You're دياري getting مكتوب close to شو that دي tower. تواب ولا Grab the map. Okay, kid. Eli here. وش Got you on the هليكوبتر ليه cameras. Grandview's a straight shot north of there. Get moving. أول شيء لا The bunker should be marked on the map. ما اشتيت فيك وش يا يصير بكار فيه Pick a ودياري spot قديم. and go. But Eden's Gate has a few hunting parties out. شو ها زعفين اللي بيد دانيك ما بوشونك بسين دانيك ما بوشونك إذا حظك بهليكوبتر قد بربو داني كان. واكل ما هاتي وات يا ما يا تشيبو. ولا فيديو راس اي هوا لا تشيك يا علي الراوس كان هزم برسي ثاني كيش شيء شعر سري كتاب نجمع وزام شيء. ناتو عم تدويكو مزاين. رازلي التريق الرهيب أوه سفارة. كل يا تصدم فيك حق بلا انا الرود سزوان الرود ولا سري أو ما ده. كان بالك ما بينا الله يدورك كويتو. وإذا يعني مش رستاتي كيف مو نظم كديما ياري أو ياري ويدي دي نظم كيش يصير تكادي. ما أسا كده
منطقة. تيجي شي زاري هل أذانت ولا مجال يتقلد ولا؟ هو او فيديو كان معي اشتناو قمت لك اكثر ما تمام بالنسبه لكم واه اما هەوڵ دەکەمێک زوو تاوینەکەی یا ئەو مەرحەلەکە بۆی لە ڤیدۆکە تێکنیسی ريكيش معني مرحلة ليش هيك؟ هذا باش والله مرحلة دورة أنا تشو كرت والله ناڵم ئابدێتم کردەوە ئەو فۆرماتم کردەوە ئەو بیانی کەرکردم کرد بۆ هایشتنەوە لە ڤیدۆکە پڕ بێتەوە ئەوە تا Nah, check around. Cabin's too والله obvious. هلا وش أنا What about a root cellar? داني Or جنة something that will lead underground. لێرە دکتۆر بێ یەک Nah, check around. Cabin's too Sit. obvious. What about a root cellar? ئەوڕان Or بوون ئەگەر لە something that will lead ڤیدۆکەدا underground. هەڵەیەک شتەکە بوو داوای لەبرن دەکەم نازانم هەکا دێمەنە ئەو یاریە ڕیکۆردی یاریەکە ڕاوەستی نازانم کێشە چییە داگە بوون ئەگە ڤیدۆکە کورتیش بوو داوای لەبردن دەکەم The cache has a tracker Wanna that'll go cause a HT feedback Dabu, loop on like your a radio if you mix get of them. close. They probably What's hid on it it? underground. Definitely wouldn't ما keep هو it in the خلي cabin. والله أمزالي بقرر لمنا لمزونة لەگەڵ ماما عەبدوڵای گەشتین ئێرە لە ناو هەلیکۆپتێرەکە ڕاز ڕگۆڕ ڕاوەست إن شاء الله شيء مام وەرە پاران هەڵگرە باش تروح يكسر يجيله صح خکیلم لە کاکە ناڵە من تایبەت من دەنەوە یاریدا بەخشراوە من حاسی میست بۆم دابینەکەم عشان صوتي يصير صوته. إيه جانتا كم دوتي والله جانتا هولي You got it? Nice job. زۆری On to the next one. جالله تمام هيك دقرا؟ أبدي كيسي شيء كده سنة تمام في شك كثير مو زين ئەوم کردووەوە أبى تعرف شيء وش أنا أدري جام بتعرف شيء لا والله ولا نزيكا ولا تعرف سكوا هو الشيء شاكنا خوش صحيح يا سلام زيت اسطانة ساعة Okay, إيه can see you on the cameras. Stash should be somewhere. Shit. There's a cult patrol headed your way. Better hurry. اها دين دبي اول بين بيا اليران اليران لا ركيت اليران بي نتريك اوي كتري لي هلا نبم أبى شويني كده بس شويني جنيني هذا عندنا كوش والله او ياريا ريابة ما في ريابة ما
هوتيل تبع خواجه. Stash will definitely be outside the cabin. نا نا Take a نا look around. نا ولا چەکەکەی خۆم پێ بدەوە ئەوم ناوێت کاکە ئەوە چییە؟ بعدين زايجين لك شوفني قلت Still no luck? It could be some sort of bug out hole nearby. You know, نازم like a جارێکی small دیکە من hatch. ئەلێرە چیم پێست ما مرة أمي ئەوە تا ڕازم ئای باوکەنەوە ويبقى في شكوى نجي كابو أبي طاقة زايجين أخت سنة طاقة Shit. That's the last stash. Deputy, you're not too far. Stop those Peggies from taking off with our supplies. هو چییە؟ چییە لەڕێش؟ وەرە با بێرە زۆر دێژیان فاینەرە وەرە تۆ چاقیتە وەرەوە ئەوڕۆ نیە بەرەمە پێسەکەی ئەو دیاری دا پرۆسەسی وەسەر سەزادەکەی داڕشتەوە Hey, I got you on camera. Wait. ئەوە چی ستۆپ Ah, no! Those motherfuckers looted the Oh, place. They're it's, driving away with our okay. shit. Get after them and TV. get that stash back. بەچێوە Hurry! شەڕمان They're getting away! ماتۆ ڕۆشتن هو ئەو سنیەوەی ئیمانە بەجاتە نییە ئەو کێنەڕ ئای بەرە پێشمەوە وەرن بۆ چوارۆن دانێکم گوشت ئەوەی چی لادرانەوە ئەو چی لادمان بە تۆ وەڵی هینەکەم خراب بوو ئەتۆڕێ ئەوەی دەمنەوە ئای گور ڕۆمانە برانە تەماشا کە چوونە سەری شوات چۆنەڵی گاڵتەیان پێ حکوومەتە شوێنە ئەی ما- نازانم آه. چییە نابێت دوورکەویەوە گین ئەمرین برە گیرم خواردو لە شوێنەکە نادەم نە سیاری یان هیچ وڵی ماتۆڕەکەم خراب بوو لەو سەری ماویتەوە وڵا کابرا ڕای کرد Shit. ئەسێمە That That was- one's gone for good. والله دوران. نارە وڵا وەڵانم زانی دۆڕان. وڵا لە یادم نەبوو دەبا ڕاوەستا بەم لەگەڵێک ڕۆژبین قەی ناکە کێشەمان لێدەی ئەم جارە گرین
حدث فيكاتو داي Hey, I got you on ما camera. مبروك. Wait. Ah, no! Those motherfuckers looted the place. They're driving away with our shit. Get after them and get that stash back. Hurry! They're getting away! تمام يا كل دانا ديك كده بقى يقطع يمكن شغل بيقانا كلام نعمل دوا باللو تيجي بالقري اشتغاني سوا سي كفاي داوسر سوا إيه. Okay, that's good enough. Come on back to the wolf's den. نبي بقرينو كده كنا اللي جاب وقت يجي مرحلة كمان شاكر Lupste man, dat zo zo. Och se okej. على Det är inte så det. Och se. Och se. Det är glitch jag glitch. Kunna nog glitch se det TV zeker. المبدع بلا ما سي الله I'd like to know where the Peggies got all that military gear from. They're armed to the damn teeth. Nice work. Damn. Glad we can Nice actually work. put this stuff to use, and thanks for getting our ship back. هو توهم ايش كانت اوعى Glad you're on our side. واو تسمع بعرف ذاتي ما انا ذاتي بس هذا مدرين آخر هذا ساكين والله شيء ما هذا برج بتاقينا له بابرين درمان ربيت شيء ما موجودة سويدا متدورا هليكوبتر كبير انا قصدي أرشي ناقة بيرمنا والله أنا بهليكوبتر كاش باش انا اتفاهم بس انا ما قلت شوني ما بس والله نزيك تقاطع بس هني شون منونا أعمل طوزة دور ترى يعني طوزة كي بشتيد البروي هو من جوا أما شوني سعر دابضان نشتي ثانية تيار دائما بما بديتي نعم أنا والله لين دي قرب كيرين زين لك شو هالقرين ربيت
شو نشي تيابي كبو فتكت يا هلا قريت شاي هذا والله إيه. كيتت يعني هو ماما من تيروكي او ياريم خوێندوێتەوە ئەوە ئێستا هەر ئەو یاریە یوبیسۆفت فیلمێکشی إيه. لەسەر دروست کردیە والله زۆر خوش خۆش چڵاکە بینیمە بۆ دەنێرم ئاوا پێم خۆش نێخۆم ئەوە بکەم بە والله ان شاء الله بو من هذا سيء والله تیرۆکێکی ناوازەی هەیە Should be getting close now. والله Destroy the راجع control box at the top of the tower. Don't care how you do it, as long as it's shooting sparks. ماما کە تۆ گێڕی ئەوی غار ئەدا دای ئەگری ئەها قیزە ڕادوای ڕاوەستی لا قبي زایس بکە گێرەکە داگرە بەردەوام گێرەکە داگرێ ڕاوە ناسیتە هەر غارەدا هەر ئاوە داگیرە لەسەرێک لەسەر هروە لێکم وڵا بە هەر تۆزێک بێچێت خاوێت ئەی باوکە نەڕوو وای 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 چی بۆ گورە ئەوم بۆ هات ئەوە چییە ناتەخێت بە ئەلویجێرە بێ بچینە سەرەوە لای بێ بچینە سەرێ ئەوە وش مڵی ئەو شتی ناتوێت بچینە سەر. بە قولاپەکە فەتەکە تۆ سێری من کە دەستە شوکرا دەخوار ئێستانی ساقت یا نامێنێ Hope you don't get vertigo. ماما هەندێک خەڵکی هەلە ڕاستی ئەسنە جوورە شوێنە That'll do it. Next tower's northeast. پێی کە چاچی لە دێ It's on a شوێنەکەمە cliff نەبەز overlooking the دەسمان لێ hotel. If you got a wingsuit, now's the time to Sipki, use bui. it. زان Just ئەڵە try not چی to وڵای crash. درێگە تاو عادەڵی بەرێ لەو شوێنە وەرە سنەوە چۆ؟ کوا؟ ئەوە چییە بورجێکی ترە مامە لەوەوە وەرە خۆت هەڵدا ئەوە پێ نیە وەرە خوارە وەرە تۆ پەڕەشوت پێ نییە پەڕەشوتی چا دەگەین من لە شۆم ئەو سی سیارێکی لێ بدووە سیارەکە بزر بوو وڵای 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 حیبە وڵای ئەمە دیاریکەم وەرە بەکەلادێت لا ڕۆ نەشووی کسی جاري قال لي برمية شاهدة ما يقول تۆ پەڕەشوتت نییە خۆ دەڵدەی ئەیدا پەڕەشوت زۆر باشە دەسپەن بلا قلت يبرو نەمری ڕاوە مامە نابێ دوورکەومەوە ئابێ مۆلات سعر نعرفه هذا واحد نما وەرە ما طرعت ما بارو بس ثقيل ئەوە چی خۆی ستۆ بکە کورە ئەوە بۆتە ئەوە وەرە برا لو جاده ناخوش ناقعد اخوان بس كم شاني ديانا لا من قعدت كبير لقل او باتريان هو ما باكر ما مساعدين جرام هاي لسه زايد بلان من اقسم لك كذي هجلها بدو باتري وشحنك هو
شانەکەەوە شانەکە ئەوشی یێرکەن شتیشی پێوە شانکێ نانی ئەوەی لە کاربای دێ USB شان خۆی دەگەڵ لێرە ئارەوەڵا ئەوە شوێنی تیارەکەی بە چونکە شوێنەکەی زۆری ماوە بەرزیشە لێرەوەڵا بێنە ضايع من ابي يفرح ولا سكوتي ما اسمه تصويري انا وقتي Should be able to spot it now. Same deal. Reach the top and mess up the jammer. شارتك منتخب نعمل بس كل سكورة اخواتي اها التقينا هذا هو ايوه نظر سريع وشيو وريسا كم إيرا كم الخلطاني وين كرة مردم اي ولا من الأداء ولا من الأداء وتشو داني ما شو لير بعضك من اسم سويدي مو مرة معنا ما الشركم اشتغل معنا تعال ما في Alright, that did it. Give me a second. Okay. Third jammer's on a truck. South. It's on the road south of you. You might have time to set up an ambush if you hurry. هو بشو دائما ديما فاهم يعني صدمة الدولة اي باوكن هر درينا يعني انا قاعد يعني أقول هشتا هرنا ما جينيته بس ما جينيته شوني تياركت يوم تياركت أفضل مخيرة والله ماما من بقى ما يبي كتاي بيدرم من يك دقيقة يتريش 12 دقيقة بين يتريش 2 دقيقة قبل زورة بينا لا والله باش من هذه كتاي بين عليه كتاي بين والله مرحلة كان عادي خوشويس أره والله هاوراني خوشويس فزعلت ما قاعد كيشيك مع هبوي على فيديو كما كرتي مع هبوي داعي دبرن دكين إن شاء الله أبو بارتي كتير مرحلة كانت تشتغل أوكي جماعة مع عبد الله دسخوش الشيء لكن كوا دوباره لكن ما عنده زور سباس لكن زور سباس زور ممنون و لا عادي شو سبلم سلايك تابج بجماعتي بينيري مع عبد الله خوشويس كتير زور سباس كتاكو جاي فيديو لكن ما عنده عبون صوري بارتي تريش بكن بمجرد أوسي وحد خود من ده كبرام فهم دي كتير بارتي كلمة ياريك وفاي قلنا دس بكلمة شاطر بخبر وطن لك وعلقة وما مش طايقة ما عدم تطاوقك جماعتي خوشويز هاوراني خوشويز بان ليرك تايبي بيني مش هلو كاكا شكو تايبينا سپاس انا كان بوي بيني فيديو كبونو لايك وسبسكرايب لبين مكان كومنتيش فين تاوبا كتايبي بين بريشن خاند ان شاء الله تا بارتي كترو فيديو كده فاتن لك